وڵاتی ئێمەش کە کوردستانی ئێمەیە کە تووشی ئەو ناڕەحەتێ بوون و خەڵکێکی زۆرە 2 هەفتەیە لە ماڵەوە دانیشتووە و کار و کەسابەت نەخواستن بۆ ئەو ماڵانەی ئەو خێزانانەی کە بژێویان خراپە بەڕادەیەکی زۆر کە بژێوی ڕۆژانەیان هەبوو ڕۆژانەکەش کە خەڵک لە ماڵەوە دانیشێنراوە لە ماڵەوە کەرینتە کراوە ئێستاش ئێمە وەکو بنەماڵەی خێرخواز ماڵی کاک سەید محەممەد هەستاون بە دابینکردنی خۆراک بۆ 1 مانگ بۆ هەموو ماڵێک کە 1500 ماڵ دەگرێتەوە هەر لە قەڵازێرە هەتاکو حەجیاوە لە ئیدارە ڕاپەڕین. بەڕاستی ئەمە کارێکی زۆر مەردانێ مرد لە ڕۆژی تنگانەدا دەرەکەوێ ئەوە نمونەی کاکسەید خوای گەورە پاداشتی باتەوە ئیشەڵا ئومێد دەکەین ئەوانەی تریش ئەوها بە مەردانە بێنە پێشەوە بۆ هاوڵاتانی خۆمان هەر بۆ خۆمانە و هەر بۆ جیران و کەسوکاری خۆمانە لەم نیشتیمانەیە کە هەموو خزم و کەس و ناسیاوی و هاوڵاتی یەک نیشتیمانین. وەکو کەشتێک وایە ئەگەر نغڕۆ بێ هەمومان نغڕۆ دەین بۆیە کارێکی زۆر مرۆڤانەی و زۆر مەردانەیە و لێرە شۆ دەمێ پەیامی ئاراستی ئەوانەکەن ئەوانەی کە دەیانەگوت مەسنە عەمرە و مەسنە حەج پارەکە بدەن بە فەقیر وەژاران ئەوە کاک سەید عەمرەشی کرد و حەجیش و ئەوانەی کە ئێستاکانە دەستی فەقیر وەژار دەکردن هەر ئەوانن کە چوونە عەمرە و کە چوونە حەج بۆیە داوا لەوانە دەکەین کە دەمیان زۆر درێژ بوو کە زۆر لەسەر تەلەڤیزیۆنەکانەوە قسەیان دەکرد لەسەر ئەو بابەتە با ئێستا مەردایەتی خۆیان و هاوپیشەکانان و هاوفکرەکانیان دەرکەوێ با بزانین ئەوان چیان کردووە ئەمە ئەهلی حەج و ئەهلی عەمرە و ئەهلی مزگەوت و ئەهلی نوێژ و خێر و خێرات ئەوە دەستی دیارە با بزانین ئەوانش خۆیان بنوێن بزانین ئەوان چیان پێ دەکرێت.